ئێمە ئێستا لە چواردەوری کۆنگرێسین ئەم خەڵکەی دەبینن سەریان گرتو دانێ بچن نزیکی هۆڵەکە ببن و هەندێکیان دانێت لە ستادیۆمەکە بەشداری بکەن لەو یاریگایی کە بڕیارە پاسیۆن خواردنەکە مەراسیمەکە دۆناڵد ترەمپ بچێتەوە. من لێرە ئەمەوێت باسی شتێ بکەم کە پەیوەندی بە ئەو میوانانەوەیە کاتنوتی ئێرە لێرە چەندین میوانی دەرەوە هاتونوتە ئێرە لیشێک لەوانش کە هاتۆتە ئێرە لاهور شێخجەنجیە لاهور شێخجەنجی کە بەشداری لە مەراسیمی سوێن خواردنەکە دەکات دەبوو ئەم پرۆسەیە لێرە ئەنجام بدرێت لەم شوێنە کراوەیە بەڵام لەوەری خراوەتە هۆڵەکان میوانەکانی دابش کراون دابش بوون لەسەر چەند هۆڵێکە لاهور شێخجەنجی یەکێک لەو هۆڵانە دەبێت بۆی ئامادە بێت لە مەراسیمی سوێن خواردنی دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپ. من شەوی ڕابردوو لاهور شێخجەنجی مینی پێکەوە گفتوگویەکی کورتمان کرد لەبەری چەند کۆبوونەیەکی هەبوو باسی ئەو کۆبوونانەی کرد کە هاتۆتە ئێرە هەژدەی مانگ کە لێرە بووە کۆبوونەیەکی تایبەت کراوە بە کۆبوونەکە لە چوارچێوەی ئەو ئیڤێنتانەیە بۆ کە ڕێکخراوە بۆ مەراسیمی دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپ ئەو تیمایی کە کۆبوونەکەیان ڕێخستۆ چەندین کەسایەتی سیاسی بان کراونشێک لەوانە لاهور شێخجەنجی بۆ هاوکات کەسایەتی دیکەشی لێ بووە لە کەسایەتی عێراقی وڵاتانی عەرەبی وڵاتانی دیکە